عیب نییە تۆ وەڵی نوێژی بەیانی ناتوانم بچم، ئەی پیاوێکی وەکو تۆ بۆ ناتوانیت؟ بەخوا قورسە، کەوتت قورسە بترسە کە لەسەر شانت ئاسان نەبوو طاعەتی خوای پەروەردگار و ذکر و یادی خوای پەروەردگار، واللهی ئەمە فەحسەکەی و بترسە لە خۆت. دیارە خوای گەورە بۆی ئاسان نەکردووی، دیارە خەلەلێک لە صیفاتەکانی تۆدا هەیە. سیارەیە کە بنزینی تیادا بێ، ڕۆنی تیادا بێ، هەموو شتێکی مەزبوط بێ، بە ئاسان و ئیسراحەت لە جادە دەڕوا. بە زۆرە بێ بنزینی کە بێ ڕۆنی کە بێ ئاوی کە بێ نازانم ئەو شتانەی کە پێویستە تیایدا نەبێ، ناڕوا. تۆ بۆ ناڕۆیت؟ بۆ ماڵی خوا ناچیت؟ بۆ ذکری خوا ناکەیت؟ بۆ ئاەتێکی قورئان ناخوێنیتەوە؟ بۆ دینارێک ناکەیتە خێر؟ بۆ سیلەی ڕەحمت نییە؟ بۆ لەگەڵ دایک و باوکت چاک نی؟ بۆچی لە حرام خۆت ناپارێزی؟ هەروە دەکەیت و دەکەویتە ناو حرام. بۆ ئەو هەموو پرسیارە بۆ؟ چکە ئەم سێ صیفەتەی سەرەتا لە تۆدا نییە، لە تۆدا نییە، کەواتە تۆ نەگەیشتوتە ئەو ئاستەی خوای گەورە پاڵت بنێت و بتخاتە سەر ڕێگا ئاسانەکە ڕێگای بەهەشتا، کەوات لێبێ هەموو چاکەیەک بەلاتەوە ئاسان.